سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و گەشتکاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی لاڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاڤەوە ئەتوێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. عزیزان لاڵقەیەم هەفتەی بەرنامەکەماندا ئێوەی عزیز بینەر و بیسەری دوو بابەت ئەبن لەژێر سەردێڕەکانی ئەزمون و یادەوەری پەروەردەکارێک نووسینی عەلی مەحەممەد و مارکس و پرسی مۆڕاڵ لە نووسینی ئەکرەم سەعید. بەو هیوایی ناوڕۆکی ئەم بابەتانە جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت لەگەڵمان بن بۆ درێژەی بەرنامەکەمان. ئەزمون و یادەوەری پەروەردەکارێک نووسینی عەلی مەحەممەد بە وتەیەکی دکتۆر ڤیکتۆر فرانکل دەست پێ دەکات. داوەتان لێ دەکەم کە هەوڵ بدەن پێش ئەوەی خوێندکارەکانتان بکەن بە پزیشک یان ئەندازیار بیانکەن بە مرۆڤ و مرۆڤ سازی بکەن، فێری مرۆڤ دۆستی و خۆشەویستیان بکەن بۆ ئەوەی ڕۆژێک نەبن بە دڕندە و جانەوەرێکی نەخۆشی خوێنەواری زیرەک. ئەزمون و یادەوەری پەروەردەکارێک کتێبی مامۆستا حەمە عەلی مەحەممەد معروف ناسراو بە حەمە عەلی فیزیایە لە دوو بەرگ پێگاتووە بە هەردووکیان 723 ببورن لاپەڕێکە لە ساڵی 2025 زانی لە چاپخانەی دەکان لە شاری سلێمانی لە چاپی داوە. ئەگەر چی ناوخنی هەردوو بەرگەکە بابەتگەلێکی زۆری لەخۆگرتووە، بەڵام من لێرەدا سەرەتا لە بابەتی هەرە گرنگی کتێبەکە دوێم کە ئەویش پەروەردەیە، بەو پێی کە مامۆستای ناوبراو ئەزمونێکی دوور و درێژی لەم بوارەدا هەیە و وردبینانە و سەرکەوتوانە توانیوێتی تیشکێکی ڕوون بخاتە سەر سیستەمی پەروەردە و فێربوون، نەک هەر لە کوردستاندا بەڵکو لە عێراق و زۆرێک وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سیستەمێک کە وەک مامۆستا حەمە عەلی باسی دەکات خوێندکاری وەکو مرۆڤ نەکردوێتە سەنتەر، ئامانجی سیستەمی لەم جۆرە ئاخنینی مێشکی خوێندکارە بە کۆمەڵی زانیاری زۆر و بۆر و بە شێوازی تەلقیندادان بە دوور لە زۆرێک لە ئامڕاز و ئامێر و تاقیگە پێشکەوتوەکان. مامۆستا باز لەوە دەکات کە لەم جۆرە سیستەمانەدا ئەوەی ناکرێتە ئامانج مرۆڤ سازیە، ئەمە بەو واتای ئامانج بۆ ئەوە نییە کە کەسێتی خوێندکار لە ڕووی زانستی و بوێری و متمانە بەخۆبوون و خاوەن بیرکردنەوە دروست بکات. بە پێچەوانەوە دەخوازێت مرۆڤی گوێڕایەڵ و تێکشکا و ترسنۆک و بڕوا بەخۆ نەبوو بهێنێتەکایەوە. بۆ ئەمە بەسەش مامۆستا وەک ئەفسەر یا ساوڵێک دەبینێت کە خەوەن دەسەڵاتی ڕەها بێت بەسەر خوێندکاراندا. توانای ئەو لەوەدا دەبینێت کە خوێندکاران بێدەنگ و بێ پرسیاردانی شێ و گوێڕایەڵیان بکات. جا ئەگەر ئەو بێدەنگکردن و گوێڕایەڵیا بۆ لێدان و بەکارهێنانی دار و شێوازی تونند و تیژانەش بێت. لەم سیستەمەدا جیاوازی نێوان خوێندکاران لە زۆر بنەمای نازانستی و نادادوەرانە و ناداوەرانە و ناپەروەردەیانە دەکرێت، وەک ڕەگەز و ئاین و ڕەنگی پێست و توانای دارایی و ئاستی ژیری و بۆ هەڵسەنگاندنی خوێندکار پلەبەندی دەکرێت و نمرەی بەرز دەکرێتە پێوەر و بە نیشانەی خوێندکاری سەرکەوتو لە قەڵەمە درێ. مامۆستا حەمە عەلی بە بەڵگەوە نەک هەر شکست و زیانی ئەم جۆرە سیستەمانە دەخاتە ڕوو، بەڵکو بە مەترسی دەزانێت بۆ داهاتوور، چونکە بەهۆی خوێندنگای زیندانەوە مرۆڤی تێکشکا و لاواز و دەستەوەسان بەرهەم دێ و سیستەمی سیاسی و یاسایی و کاریگێڕی وڵاتیش لە ڕێی ئەم جۆرە مرۆڤانەوە لاواز و نادروست و گەندەڵ و ملهوڕ دەبێت. و نەبێت مامۆستای نووسەر لە ڕووی تیۆری و شارەزایی لە سیستەمە جیهانیە پێشکەوتووەکانەوە ئەم جۆرە سیستەمە کۆنە باوەی لای خۆمان بخاتە بەرڕەخنە، بەڵکو شارەزایی و ئەزمموی چەندین ساڵی خۆی لە بواری پەروەردە و فێرکردندا وەک سەرچاوە بەکاردەهێنێت. ئەگەرچی لە کوردستاندا سیستەمێکی دروست و سەرکەوتوی پەروەردە نەبووە، ئەم مامۆستایە ئامانجە پەروەردەیە باڵاکانی بە پیرۆز ڕاگرت و هەوڵی داوە وەک مامۆستایەکی سەرکەوتو بە شێوازی دروست و خۆش و هاوڕێیانە، نەک هەر زانیاریە زۆر و زەبەندەکانی خۆی بگەیەنێتە خوێندکاران، بەڵکو خوێندکاران بخاتە سەر بیرکردنەوە و پرسیار و داهێنانیش. مامۆستا حەمە عەلی هەروەک زۆرێک لە خوێندکارانی ساڵانی ڕابردوو شایەدی بۆدەن مامۆستایەکی سەرکەوتوو و بە شێوەیەک وانەی وتۆتەوە کە خوێندکاران هەردەم ئارەزوو بەوانەکانی بکەن، نەک هەر لە بواری زانستی فیزیادا لێوەی فێربن، بەڵکو مامۆستا وانەی پەروەردەی گرنگیان بداتێت لە بواری مرۆڤ دۆستی و ژینگە پارێزی و ئاشتیخوازی و یەکتر قبوڵکردن و
متمانە بەخۆبووندا. خاڵێکی کەشی یان خاڵێکی گەشی تری ئەم کتێبە لەوەدایە کە بۆ سەلمان دنی شکست خواردووی ئەم سیستەمە کۆنەباوانەی پەروەردە مامۆستای نووسەر وەڵامی چەند پرسیارێکی خۆی لەم بارەوە لە کۆمەڵێک مامۆستای بە ئەزمون و شارەزا وەرگرتووە کە لە بواری پەروەردەدا ناسراون. لەوانە مامۆستایان شێرزاد حەسەن و فواد قەرەداخی و جیهاد حەمەکەریم و لوقمان سیوەیلی و ڕێڤان و دکتۆر ئەوین و سروەنووری و چەند کەسێکی تر. هەموو ئەمانش وێڕای ڕەخنەگرتن لەم سیستەمە کۆنەباوی پەروەردە خاڵەکەم و کوڕ و مەترسیدارەکانیان دیاری کردووە بۆ ئومێدەی کە هەرچی زووترە ڕێگا بگیرێت لە داڕوخانی پەروەردە و سیستەمەکە و لە شیرازە دەرچوونی تەواوەتی. شانی باسە هەندێک لە مامۆستایانە لە بواری پەروەردە و فێرکردندا ئێستاکە لە هەندێک وڵاتی پێشکەوتوودا دەژین کە تا ڕادەیەک سیستەمی پەروەردە بەردەوام لە بەرەو پێشچووندایە. بە بڕوای ئەمانە مامۆستای سەرکەوتوو دەبێ هەمیشە دەمزەردی زانیاریەکانی خۆی بکاتەوە و زیادیان بکاو و لە بێژنگیان بدا و بەردەوام بخوێنێتەوە بەڕوەیەکی خۆش و هاوڕێیانە زانیاریەکانی خۆی ببەخشێتە خوێندکاران بەبێ جیاوازی و هاوکات پێویستە مامۆستا وێڕای بەخشینی زانیاری تایبەت بەوانەکەی خۆی زانیاری گەشتی هەمیشە ڕوو لە زیاد بێ و ئامانجی بیناکردنی مرۆڤی خاوەن کەسایەتی بەهێز و سەرکەوتوو بێت. مرۆڤێک کە ئینتمای بۆ زێدی با و باپیرانی هەبێ و خاک و نیشتیمانی خۆی خۆش بێ و سوود لە ئامێر و ئامڕازە پێشکەوتوەکانی جیهان وەرگێ و مرۆڤی خاوەن توانە و ویست و ئیرادە و ڕەخنەگر و بوێر دروست بکا و لە بواری کۆمەڵایەتیشەوە بیر و بڕوای مرۆڤ دۆستی و ژینگە پارێزی و پێکەوە ژیانی ئازادانە خوێندکاران پەروەردە بکات. بەڵێ بینەران لێردا ناوڕێکی کوروەردەگرم و دەستەکەینەوە بە درێژەی بابەتەکەمان دواتر. بەڵێ بینەران دەستەکەینەوە بە درێژەی بابەتەکەمان لێرەوە. جێگای ئەمەژەیە هەر لەم کتێبەدا چەند نامەیەکی شایەت حاڵی بۆ مامۆستا حەمە عەلیتەیە کە هەرێکێکیشان توانە و لێهاتووی و ژیری و ڕووخۆشی و سەرکەوتوی مامۆستا دەسەلمێنن. هەر لەگەڵ ئەم نامانەدا دوو نامەی زۆر تایبەت و پڕ بەیەق چەند لاپەڕەیەکی کتێبەکە بە واتای گرنگ و پرسوود دەنەخشێنن. یەکەمیان وەسیەتنامەی پاوڵ یاقوبیان بۆ کوڕە گەورەکەی. لە ناوەخنی ئەم نامەیەدا دەردەکەوێ ئەوە خەڵکانی نەزان و پەروەردە خراپن سیستەمی گەندەڵ و شکست خواردوو دەپارێزن و چرخی هەڵبژاردننی ساختە و فری و دەردەگەڕن و خیاڵ پڵاوی دروشمە باق و بریقەدارەکان دەبن و ڕادووی دەسەڵاتە تاڵانچی و تاوانکارەکان دەکەون. هەر لەم کتێبەدا نامە گرنگەکەی ڤیکتۆر فرانکل دەخوێنینەوە. ئەو دکتۆرەی لە زندانی نازیەکان و تەنوری مرۆڤ سووتاندن و خنکاندن ڕزگاری بووە. لەو نامەیەدا دکتۆر ڤیکتۆر ڕوو دەکاتە مامۆستایان و بەڕاشکاوی پێیان دەڵێ پێش ئەوەی خوێندکارەکانتان بکەن بە پزیشک و یان ئەندازیار بیان کەن بە مرۆڤ و مرۆڤسازی بکەن، فێری مرۆڤ دۆستی و خۆشەویستیان بکەن و ئەوەی ڕۆژێک نەبن بە دڕندە و جانەوەرێکی نەخۆشی خوێندەواری زیرەک. بەڕای من ئەم کتێبە سەرچاوێکی دەوڵەمەندی باشە بۆ تیشە قستنە سەر سیستەمی کۆنەباوی پەروەردە و ئەو ڕێگاچارانەی کە پێویستە بگرێتە بیگرینە بەر یاخود بۆ گۆڕینی ئەو بارودۆخە مەترسیدارە. جێگای ئومێد و خۆشحاڵیەکە ژمارەیەکی زۆر بیرمەند و مامۆستا و زۆرێکیش لەلایەن گرانی بێر و بۆچوونەکان و هەوڵ و کۆششەکانی مامۆستای نووسەر و بە ئەزمون بەرز دەنرخێنن و هیوای دوا ڕۆژێکی پرشنگداری لەسەر هەڵدەچنن. لە کۆتاییدا بە پێویستی دەزانم ئەوە بڵێم کە خۆزگا مامۆستا حەمە عەلی ئەزمون و شارەزایی و هەوڵ و کۆششەکانی خۆی لە بواری پەروەردە و فێربووندا لەگەڵ ڕاوبۆچوونی بیرمەندان و مامۆستایان و شارەزانی تردا بەجیا لەو باس و خواسە زۆر و زەبەندەی تردانایە و بابەتەکانی لە تێکەڵی و پێکەڵی دووبارە بوونەوە و بابەتی لابەلا بپارێستایە. ئەمە بە واتایە ناڵێم کە ئەو زانیاریانەی تر هەمویان ناپێویست و بێسوودن بەڵکو بۆ ئەوەی هەر بابەت ناوەخن و مەبەست لە بڵاوکردنەوەیان ڕۆشنتر و کاریگەرتر دەرکەون. هەروەها پێم باش بوو مامۆستا سەرپەیانە بەسەر هەندێک بابەتدا تێنەپەڕیایە ورتر و زانستیانە تر لێیان بدوایە وەک سیاست و حیزبایەتی و بزوتنەوە چەکداریەکان و ڕاپەڕین و شەڕی ناوخۆی و گەندەڵی و چەند بابەتێکی تر وەک چۆن لە بابەتە زانستی و پەروەردەیەکاندا بیر و بۆچنەکانی لەبەر ڕۆشنایی و ئەزمموی چەند ساڵی خۆی و ڕاوبۆچوونی مامۆستانی بیرمەند شارەزای تردا داڕشتووە و هەروای بکردایە.
بەڵێ بینەران دەست دەکەین بە بابەتی دووەممان بە ناونیشانی مارکس و پەرسی مۆراڵ نووسینی ئەکرام سعید. مایکل ڕۆوزن پرسیارێک دەکات ئایا مارکس ڕەهەندێکی ئەخلاقی یان تیۆریکی ئەخلاقی هەیە؟ بەڕای مایکل پرسی مۆراڵ یەکێک لە پڕمشت و مەرترین پرسەکانی مارکس و ئەم پرسەش بۆیە سەختە چونکە مارکس لەلایەک لەبارەی ئەخلاقەوە بڕای بە مافی نەرێنی هەیە، مافی نەرێنی مافی مەدەنی و سیاسی لەخۆ دەگرێت وەک ئازادی ڕادەربڕین، مافی ژیان، خاوەندەرەتی تاکە کەسی، ئازادی ئاین، دادوەری دادپەروەرانە. بەڵام لە دوای ساڵی 1945 زاینی مارکس دووباتی دەکاتەوە کە تیۆریەکەی تیۆریەکی ئۆتۆپیای یان ئەخلاقی نییە، بەڵکو زانستێکی ئەرێنی ڕاستەقینەیە. مافی ئەرێنی مافە ئابووری و کۆمەڵایەتی و کەلتوریەکانە وەک خۆراک، نیشتەجێبوون، پەروەردەی گشتی، دامەزراندن، خزمەتی تەندروستی، ئاسایشی کۆمەڵایەتی. بەڵام لەلایەکی دیکەوە بەشێکی زۆری ئەو زەمانەی کە بۆ وەسفکردنی سەرمایەداری بەکاری دەهێنێت بە ئاشکرا ئەیدانەکردنە بۆ نمونە کە دەژایەتی ستەمکاری و چەوسانەوە دەکات. ئایا ئەمە نوێنەرایەتی ناتەبایی لە فکری مارکسدا ناکات؟ ئایا ئەمە لە کاتدا ئەخلاق و ڕەتکردنەوەی ئەخلاق نییە؟ نۆرمان گێراس لە نامێلکەیەکدا مشتومەڕ لەسەر مارکس و دادپەروەری نووسی بووی. مارکس لە کتێبی ڕەخنە لە بەرنامەی گۆتادا دەڵێت دابشکردنی دادپەروەرانە چییە؟ ئایا بۆژوازی بانگەشیەوە ناکات کە دابشکردنی ئێستا دادپەروەرانەیە؟ و ئایا لە ڕاستیدا تاکە دابشکردنی دادپەروەرانە نییە لەسەر بنەمای شێوازی بەرهەمهێنانی ئێستا؟ ئایا بارودۆخی ئابووری بە چەمکی یاسایی ڕێک دەخرێت؟ ئایا بە پێچەوانەوە نییە کە پەیوەندی یاساییەکان لە پەیوەندی ئابوووریەکانەوە سەر هەڵدەدەن؟ ئایا سۆسیالیستەکانیش بیرۆکەی جیاوازیان نییە سەبارەت بە دابشکردنی دادپەروەرانە؟ بەڕای من ئەو پرسیارانە دروستن، بەڵام ئەو کات وەڵام وەردەگرێتەوە کاتێ تەواوی تیۆری مارکس لە شرۆڤەی بۆ کۆمەڵگەی سەرمایەداری دراسە بکرێت. لەو دوو کۆپلا قسانەی سەرەوە ئاڵۆزی باسەکان و هەڵوێستەکان لەسەر دیدارەکان لە کۆمەڵگەی سەرمایەداریدا پیشان دەدات. ئاڵۆزی پرسەکان دەگەڕێتەوە بۆ ئاڵۆزی کۆمەڵگەی سەرمایەداری خۆی، چونکە کۆمەڵگەیەکی ڵنگە و قوچە و ناکۆکی تێدایە. بۆ نمونە هەندێک لە چمکەکانی ئەو پیشان دەدەن کە چاکە و دادپەروەری تەنیا سیفەتی نەرێنی نین، بەڵام لە کۆمەڵگەی سەرمایەداریدا چاکە و دادپەروەری لە بنەڕەدا تەنها سیفەتی نەرێنی یان ئەرێنی نین، بەڵکە لە خزمەتی پاراستن و بەردەوامی سیستەمەکەن. هەروەها کۆمەڵگەی یەک کەلتوری یان فرەکەلتوری هیچ کامیان لە ناوەڕۆکدا باسێک نییە لە پێشکەوت و خوازی یان ئازادی دادپەروەری، بەڵکە هەردووک هزر و سیاسەتی بۆژوازین و لە خزمەتی پاراستنی سیستەمی سەرمایەدارین. بێگومان پرسەکانی وەک ژینگە، ژنان ئازادی، ڕادەربڕین، مافی کەمایەتیەکان، مافی نەتەوە ژێردەستەکان، مافی کۆمەڵگەی میم، پرسێکی سەر و چینایەتی و مافیە بەسراکت نین، بەڵکە ئەم پرسانە بەژەوەندی سیستەمی سەرمایەداری و ئەجندای چینی بۆژوازی لە پشتیانە. ڕەخنەکانی مارکس لە کۆمەڵگەی بۆژوازی بە شێوەیەکی تایبەت پەیوەستە بە نامۆی بوونی ئینسانەکان. سروشتی مرۆڤ لە ناو پەیوەندیە کۆمەڵایەتیە بۆژوازیەکاندا چەق بەستووە و شێواوە. ئەمە یەکەم جار ئەوە دەگەیەنێت کە مرۆڤ سروشتی نییە و بە ناچاری بەدی هاتووە کە تەنیا سروشتێکی پۆتەنسیێلە. مارکس سەرمایەداری بەو لە کەتار دەکات کە ڕێ لە مرۆڤەکان دەگرێت لە بەدیهێنانی سروشتی مرۆیی خۆیان. مرۆڤەکان بەڕای مارکس لە سای سەرمایەداریدا گەشەکردنیان وەستا و گرگن دەکرێن. بڕوانە کتێبی ئایدۆلۆژیای ئەڵمانی. تیۆری مارکس هەم ئەزممویە و هەم نۆرماتیڤە، کەوا بێ شتێک نییە لە کۆمەڵگای چینایەتی سەرمایەداریدا ناوی سروشتی مرۆڤی ڕاستەقینە بێ، پەڵکە سروشتی ڕاستەقینەی مرۆیی بە کۆتایی پێهێنانی کۆمەڵگەی سەرمایەداری دەبێ بەدی بهێنرێت. یعنی بە کۆتایی پێهێنانی مێژووی درەندەی و دەست پێکردنی مێژووی ڕاستەقینەی ئینسانی لە کۆمەڵگەی سۆسیالیزمەوە بە دواوە دەتوانرێت سروشتی مرۆڤی ڕاستەقینە بناسێنرێت. بەم پێەیە بە تایبەتی جۆرە جۆدەلێک لەسەر مافی هاوڕەگە سوپازەکان و جێندەر بە پشتگیریان دژی پەیوەندی بە مافی سروشتی مرۆڤەوە نییە، بەڵکە ئەوە بۆ خۆی مافێکە لە چوارچێوەی کۆمەڵگەی بۆژواییەوە تاوتوێ دەکرێت. مارکس لە دراسەی بۆ کۆمەڵگەی سەرمایەداری جەخت لەسەر کارکتەری چینایەتی ماف و ئەخلاق دەکاتەوە. ئەخلاقی بۆژوازی
جەختکردنەوە لەسەر ڕێزگرتن لە مڵک و ماڵ قبولکردنی دەسەڵات و ڕازیبوون بە نایەکسانی سامان و دەسەڵات ئەمە خزمەت بە ئەرکی پەرستنی بارودۆخی زاڵبوون و کۆنتڕۆڵکردنی چینایەتی دەکات. ئەمە چۆن بەدیدێت؟ بۆژواکان و کۆمەڵگەی سەرمایەداری دەوێت بە هەلومەرجی بابەتی یان هەزر شەرعیەت بەوە بدات کە ئێمە واتە مرۆڤەکان جیاوازین بەڵام یەکسان نین. شوناس و حەزەکان و ڕەنگمان جیاوازە بەڵام لە بەرامبەر یاسای یەکسانین. لێرەدا بە شێوەیەکی ناڕاستە و خۆ نایەکسانی چینایەتی شەرعیەت وەردەگرێت. ئەمە فۆرمی پاراستنی سیستەمی سەرمایەداریە. بەڵێ بینەران لێرەدا ناوەڕێکی کورد وەردەگرم و دێمەلاتەن. بەڵێ بینەران دەست دەکەنەوە بە درێژەی بابەتەکەمان. ڕەخنەکانی مارکز بەرامبەر بە مافەکان. ڕەخنەکانی مارکز بەرامبەر بە مافەکان زیاتر لە سەرنجەکانی جارنامەی مافەکانی مرۆڤ لە ساڵی 1990 زاینی و هاوڵاتیدا ڕوون دەبێتەوە کە لە وتارەکەیدا لەبارەی پرسی جوولەکەکاندا لە ساڵی 1943 نووسراوە. مارکز لەوێدا ڕقنەی خۆی لە بیرۆکەی مافەکانی مرۆڤ بەگشتی دەخاتە ڕوو ئەو مافانەی کە پێیان دەوترێت مافەکانی مرۆڤ بە سادەیی مافی ئەندامی کۆمەڵگەی مەدەنیە، واتە مافی مرۆڤی ئیگۆیست و مافی مرۆڤی گۆشەگیر لە مرۆڤەکانی دیکە و کۆمەڵگە. ناڕزایەتی مارکز لێرەدا لەو ناڕزایەتیانە دەچێت کە پێشتر لە کتێبی ڕخنەی فەلسەفەی مافی هیگەڵدا نووسیوێتی، ئەو مافانەی کە لە کایی سیاسیدا دابڕانی تاکەکان لە یەکتر مسۆگەر دەکەن کە ئەوە بۆ خۆی تایبەتمەندی نامۆبوونی ئابووری سەرمایەداریە. سەرنجەکانی مارکز لەسەر مافەکان دیسانەوە ئەو دووپا دەکەنەوە کە ئەم جۆرە مافانە پشتگیریمانە لە ئیکۆیزم، ئەنانیەتی، ئەو تاکانە دەکەن کە ئازادیان گەرنتی دەکرێت. ماف و ئازادی مرۆڤ لەسەر بنەمای پەیوەندی مرۆڤ لەگەڵ مرۆڤدا نییە، بەڵکو لەسەر جیابوونەوەی مرۆڤ لە مرۆڤدا مزراوە. پاڵپەیوەنەری کاری چاکە و فەزیلەت. لای مرۆڤێکی خاوەن بڕۆی ئاینی پاڵپەیوەنەری کاری چاکە و فەزیلەت ترسە لە سزای خودایەک یان بە وەرگرتنی پاداشتێکی ئاسمانی، واتە گەمەی قامچی و گوێزەر. بۆیە پاڵپەیوەنەرەکانی بڕواکەران تەواو خۆویستی واتە ئەنانیەتی ڕوتە. بەڵام پاڵپەیوەنەری چاکە و فەزیلەت لای کەسێکی سۆسیالیست بەدیهێنان و بەرجەستەکردنی ئینسانی خودی خۆیەتی، واتە هەستکردن بە مرۆڤایەتی خۆیەتی. لە هەردوو حاڵەتەکەدا پاڵپەیوەنەرەکان بووەتە عەقیدە و هەڵقوڵاوی ناخیانە. لە یەکەمین خۆویستیەکی ڕوتە، ئەمە بۆ دووەم مرۆڤ دۆستی حەقیقەتی ڕوتە، چونکە کە سۆسیالیستێک چاکە دەکات و گیانی خۆی بەخە دەکات ئەو لە ترسی سزای خۆیەک ئەمن ناکات و سووریش دەزانێت بەهشتی لە ئاسمان چاوەڕێی ناکات. یعنی کەسی سۆسیالیست یاخیەکی ڕەهایە و چواچێوەی گەمەی قامچی و گوێزەری تێکشکاندووە و لی دەرباز بوو بۆتە جەنگاوەرێکی سەرسەخت بۆ حەقیقەت. جەنگاوەرانێکی لەو چەشنە سیستەمی سەرمایەداری لێیان دەترسێت، چونکە پراگماتیزمی و دیبلۆماسی و مساوەمەچی نین و لە خەباتیان دژی سیستەمەکە بە کەمتر لە ڕمانی و لە نێوبەردنی قایل نابن. وەتمان پاڵنەری ئەخلاقی نوخبە و کەسانی هۆشیاری سۆسیالیستی ڕزگارکردنی چینی کرێکارانە لە چەوسانەوەی سەرمایەداری و دیفاعکردن لە چەوساوەکان و ڕزگارکردنی ئینسانەکانن لە چەوسانەوە. بەرگری لە مافی ئینسانە بەشخوراوەکان و وەستانەوە دژی چەوسانەوەی ئینسانن. پرەنسیبێکی مەزنی ئەخلاقی سۆسیالیستەکانە. ئەمە پاڵنەری ئەخلاقی چینی کرێکاران لە سەرەتادا تەنها داواکاری ئابووری ڕوتە، مافی ئەرێنی ئابووریە، چونکە چینی کرێکاران تا ئەو کاتەی هێشتا سۆسیالیست نین واتە هۆشیار و ڕێکخراو نەکراون، تەنها بیر لە مافە ئابووریەکانی خۆیان دەکەنەوە. یعنی پاڵنەرێکی ئەنانی خۆویستی هەیە، وەک داواکاری زیادکردنی کرێیان باشترکردنی ژینگە و کار و کاتی کار. بۆیە کاتێ ئەحزابەکان بانگەوازی چینی کرێکاران دەکەن بۆ دیفاعکردن لە مافە نەرێنیەکانی گروپەکانی کۆمەڵگا کە بێگومان مافە لیبراڵیەکانن، ئەوە تەنها لایەنگرانی وەکو ئەفراد لە چینی کرێکارانەوە بە دەنگیانەوە دەچێت، نەک کرێکاران وەکو چینێک. لێرەوە چەپەکانیش ناچار دەبن بۆ پرس و مافە نەرێنیەکان وەک پۆپۆلیس ڕۆبکەنە خەڵک جەماوەر بەگشتی، کەواتە بانگاواسەکە بەم جۆرەی لێدێ. خەڵکینە وەرن بە هەڵواسراوی سیاسی کوردستان چارەسەر بکەین. جەماوەری پێشکەوت و خوازوەرن بە دەوڵەتی سیکۆلاردا مەزرێنین. جەماوەری ئازادی خواز با دیفاع لە مافی ژنان، کۆمەڵگەی میم ئازادی ڕادەربڕین و ڕۆشنبیران و هیتر بکەین.
کەی سۆسیالیستەکان و چینی کرێکاران توانیان خەباتیان بۆ مافە نێرێنی و مافە ئەرێنیەکانیان با دەربڕینێکی چەڵتر مافە مەدەنیەکان و مافە ئابوووریەکانیان بەیەکەوە ببەستنەوە بەمەرجێ ئەو خەباتە لە خزمەت ئامانجی کۆتایی پێهێنانی پێک هاتەی ئابووری و سیاسی سەرمایەداری بێ ئەو کات دەتوانین بڵێن بزوتنەوەی سۆسیالیستی و بزوتنەوەی چینی کرێکاران پەیوەست بوون بە یەکتر و بوونەتە یەک بزوتنەوەی مێژووی مەزن بە ئامانجی دامەزراندنی پێک هاتەی ئابووری و سیاسی سۆسیالیستی دەنا بێ ئەو پەیوەستگرتنە بە یەکتر و بە فرامۆشکردنی ئەو مەرجەی خەباتەی سەرەوە ئیدی ئەوە تەنها وەهم و خۆفریودانە و بزوتنەوەی جۆرا و جۆری بۆ ژوازیە بە ناوی سۆسیالیستی و چینی کرێکارانەوە. توفانی شورش خستاوە هێرشی ڕاشی دێوەت ماش لەولاوە هەڵکەین ئاڵای هەڵمەتباری و ڕافەڕین ئاڵای سووری ئازادیمان شاکەوە کارگەری ڕابەر پێشەنگی جەماوەت هەستین ڕابین بۆ ڕزگاری بەشار هەستین تێکرا خوێن مشتەفروت و ناکەین حکمان لە مەگیدیەلەم پێنەوە هاواری هەڵمەت هەناماری ویرەت ئاجێری کەینەوە سەرچاوەی مەینا هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بڕواو نەیتاوە تا هەتا هەتایە دەکەینە تا شیکاگۆ هەندەینە دەنگی یەکتر کارگەران بە تۆ با هیچ دیوارێ بەربەم دەنگە ناگری نەچەوە و ڕەنگ و پێشمنجیانە کالە تۆ بۆ دنیایێ بێبرسی و بێمەترسی ڕابینەی کۆمەڵانی بیل و چەوساوە هەستین تێکرا خوێن مشتەف ڕوت و ناکەین حکمان لە مەرگینیەدەم پێنەوە هاواری هەڵمەت هەناماری ویرەت ئاجێری کەینەوە سەرچاوەی مەینا هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بڕواو نەیتاوە تا هەتا هەتایە ستمکاری و حکمی سرمایه تک دین بیروخنین داری شیبینی بس یادن دانا و دن بیل دنیایا رزمانیا یک گرتن دایا یک گیری کشکی ستمکاری و حکمی سرمایه تک دین بیروخنین داری شیبینی بس یادن دانا و دن بیل دنیایا هاواری هەڵمەت هەناماری ویرەت ئاجێری کەینەوە سەرچاوەی مەینا هەموو شەڕ و کوێرە
بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوە هاتیینە کۆتایی بەنامەم ڕۆژمان تا لاڵقەیەکی دیکەم بەنامێدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرین.